هدفي إما تاكتيك نية، هدفي إما استراتيجية. ئەم وڵاتە پێویستی بە گۆڕانکاری جددیە، ڕەنگە زۆر ڕئیمان لە زۆر شتا جیاواز بێ، بەڵام لەسەر ئەوە ڕئیمانیەکە. بۆیە بۆ ئەو مەبەستە بەڵێ دەرگای ئێمە کراوەیە، ئەم ئیتفاقە فراوانە بێ ئینشەڵڵا وەتوانین ئیشی خۆمان بکەین. خۆشبەختانە هەردووکمان گەیشتوینەتە قەناعەت کە ئەم حکوومەتە پێویستی بە گۆڕانکاری جددیە. واجبی ئێمەیە کێشە شخصیەکانی خۆمان لادەین و خەبات بکەین بۆ ئەو میلەتە. ئۆپۆزیسیۆن بۆ دروست نەبوو گۆڕانکاری لە وڵاتە بکرێت. یا باشە فەرموونی 150 زایدێکمان هەیە ئەگەر بێن. تۆ سەرۆکی حکومەت یا سوڵتا یا ئەم حکومڕانیە ئەگۆڕی معقولە تۆکو هێزێکی ئۆپۆزیسیۆن بڵێ وەڵام من دانیشتم تەداخلی سیاست ناکەم، شتیواز چۆن نەبێ، ئەبێ هەمووی بێن پیان خۆش بێ. ئەم قسانەی من یەکەم هیچ داواکاری تیا بۆ شخصی خۆم هیچ شتێکی تیا من داوام کردم. داواکاری شخصی نەکراوە لەڕێی کاک شاسوار لەبەرەوە پیان خۆش بێ. با تونتر جوابتان بەمەوە. ئەوەی نایەتە ناو ئەم ڕێکەوتنە یعنی ڕازیە بەم جۆرە حکومڕانیە. جوانتر بیوە. ڕازیە بەمانەوەی پارتی.